دیارە ئێمە و گۆڕان ئامۆزایەکین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی فکریەوە یەکسەر چاوەمان هەبووە لە ڕابردووە و بە تایبەتی ئێسش کە لە کەرکووک پێکەوە کارەکەین وەکو یەکتیم کارەکەین. دیارە ئێمە یەکەم جار لە کەرکووک کار لەسەر ئەواکەین کە چۆن بتوانین پەیوەندی خۆمان لە بینی لایەنە سیاسی کوردیەکان پتە بکەین و توانیمانە تا ئێستا بە یەک حزبە کوردستانیەکان پەیوەندیی باشمانە بێت. ململانە حزبەکانی هەرێم تا ئێستا ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر کەرکووک بەردەوام بوون لەسەر ئەو شێوازە لە ململانەی سیاسی پێم وایە چارەنووسی کەرکووک و ناوچە کوردستانەکان بەرەو ئایندێکی خراپ دەبا.